بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم زانای پایبرز امام ابن القیم رضا و رحمتی خوای لێبێ یەکێکە لەو زانا بەڕێزانەی کە زۆر گرنگی بە بواری پەروەردە و ڕۆحداوە. لە ڕەمەزانیشە لە هەموو کاتێک زیاتر ئێمە پێویستمان بەوە ئەبێ کە ڕۆحەکانی خۆمان چاکتر و باشتر پەروەردەکەین و لە خزمەت بەرزبوونەوەی ڕۆحمان نابین. هەموو ئەو تاعەتانەی ئەیکەی لە پێناوی بەرزبوونەوەی ڕۆحە، هەموو ئەو خزمەتە دینیانەی کە ئەیکەی لە پێناوی پێگەیشتنی ڕۆحتە. بۆیە زۆر پێویستمان بەو لایەنە هەیە. ئەم کتێبەی بەردەستم بە ناوی عەشریات و ئیبن القەیم، ئەو دەدەشتانەی کە ئیبن القەیم باسی کردوون، ئەو شەوانەی کە دەرفەت هەبوو لە خزمەتانە، ئەم بابەتانە باسەکەین یا هەر بابەتێکتر بە پێویستمان زانی و ئەو مامۆستا بەڕێزانەی تریش کە لەم مزگەوتە تەواجودیان هەیە، هەر کەسەیان شەوێک و چەند شەوێک لە خزمەتیانە ئەبین. ئەم کتێبە خودی کتێبەکە هی ئیمام ئیبن القەیم نییە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، بەڵام کەسێک بە ناوی عەبدولعەزیز المطهێری هاتووە ئەم کتێبەی کۆ کردوێتەوە لە ناو کتێبەکانی تری ئیبن القەیمە، هاتووە ئەمەی دەرهێناوە. کتێبێکی ئیبن القەیم بە ناوی مەدارج السالکین، واتە قادرمەکانی ئەو کەسانەی سالکن و بەرەوخوا ئەیانوێ بڕن. پلەبەندی زۆرە لە سەرەتای دەستپێکردنی تاعەت و عەبدایەتیەوە و حاڵەوە دەست پێ ئەکا هەتاوەکو فەنا فی الله، کە ئاستێکی زۆر بەرزە کە ئینسان لە هەموو شتێکەوە خوا جەل جەلالوه ئەبینێ. مەسئلەی مەدارج السالکین کە هەندێک ملاحەظاتی لەسەرە، بەڵام ئیبن القەیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەبەرەوەی ئەو پیاوە عەزیمە شەرحی کردووە و دیراسی کردووە لە خزمەتیا بووە، زۆرێک لەو شتانەی کە جێگەی ملاحەظە بن هەمووی بەیان کردووە. لەم مەدارج السالکینە دەشت بۆ ئێمە باسەکە. ڕاستە ئێمە هەمومان ئەمانەی خوامان خۆش بوێ، تاعەتەکەین، عەبدایەتی ئەکەین، ئەی چی بکەین تاوەکو خوا ئێمەی خۆش بوێ. ئەفەرمێت دەشت هەیە، دەشت ئەگەر ئەم دەشتە جێبەجێکەی خوا جەل جەلالوه تۆی خۆشەوێ ئەی عەبد. و ئەگەر ئەمانەت تیا بوو یەقینت هەبێ کە خوا تۆی هەڵبژاردۆ بۆ خۆشەویستی خۆی. طبعاً ئینسان لە مەسەلەی حوبە قۆناغێک لە قۆناغەکان بریتیە لەوەی کە ئەم بەرامبەرەکەی خۆی خۆش ئەوێ، قۆناغێک یەتە پێشەوە بەرامبەرەکە ئەمی خۆشێ. بیرکەرەوە خوایەک کە ئەم عەبدەی خەلق کردووە، دروسی کردووە، ئەم هەموو نعمەتەی پێ عەتا کردووە، عەبدێ لە عەبدەکان هەڵ ئەبژێرێ کە ئەم عەبدە خۆشەویستی من و حەبیبی منە، ئەبێ ئەم پلە و ڕوتبە چ پلەیەکی گەورە. بۆیە لە مەدارج السالکینە ئیبن القەیم ئەفەرمێ دەشتمان هەن، دە هۆکار هەن، دە سەبەب هەن، ئەسبابی جالیبەن بۆ مەحەبەتی خوا، وا ئەکەن لە تۆ کە تۆ ناوت لە لای خوا وجودی هەبێ، تۆی خۆش بوێ ڕەب العالەمین. یەکەم دانە لەوانە ئەفەرمێ بریتیە لەوەی کە ئینسان بە تەدەببوڕ و تەفەهومەوە لە خزمەتی قورئانە بێ قورئان بخوێن. پەیوەندی ئێمە لەگەڵ ئاسمانە هەتا پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرحەیات بووە، ئەوە خۆشەویستمان محەممەد بووە صلی الله عليه وسلم. لە دوای ئەو تاکە پەیوەندی ئێمە بە ئاسمانەوە بریتیە لە قورئان. بەتایبەتی لە مانگی قورئانە ئینسان لە مەجالیسی قورئانە دابنیشێ، لە کوێ زانی ختمێکی قورئان هەیە دانیشێ، لە دوای نوێژەکانە وەلەو کەلیمەیە بێ لە قورئان بیخوێنە، زۆر لە خزمەتی قورئانە بە. مەسئلەی ختمی قورئان ئینسانی موسڵمان ئەبێت لە حەیاتیا بەردەوام لە زنجیرەی ختما بێ، بەڵام هەندێک ختمی زۆر تایبەت هەیە ئەبێ هەر یەکێک لە ئێمە هەوڵی بۆ دابێ کردبێتی کە لە وڵاتی ئێمە زۆر کەمە. ئیمامی غەزالی ئەفەرمێشێ لە پیاوچاکان فەرمووی 32 ساڵە خەریکی ختمێکی قورئان مێشتا پێم تەواو نەبووە. ئەوەندە ئاەتەکانی دووبارە ئەکردەوە لە خزمەتیانە ئەوەستا و بیری لێ ئەکردەوە لە معناکانی و
ئەمە بابەتێکی زۆر گرنگە مەسەلەی تەدەبور لە قورئانی پیرۆزە هەر کاتێ خزمەتکاری قورئان بووی دڵنیابە لەوە کە خۆشەویستی خوای دووەم نزیکبوونەوە لە خوا جەل جەلالوه بەهۆی ئەو سنەتانەی کە ئەیکەی لە دوای فەرزەکان سنەتەکان زۆر گەورن ئینسانی موسڵمان ژیانی خۆی پێ بڕاستێنێتەوە لە فەرمایشتە هاتووە ئەفەرمێ پلەیەک هەیە پلەی مەحبوبیەت یعنی لە مەحەبەتیش گەورەترە خوا تۆی خۆش بێ ئەبیتە کەسێکی زۆر تایبەت لەوانەی کە خوا خۆشەویستی تایبەت بەسەریە ئەبارێنێ ئەوژە ئەو کەسەیە سنەتی زۆر جێبەجێەکە ئێمە مانگی ڕەمەزان تەبەن تەراویحمان لەبەردەسایە تەراویح کە بە جەماعەت ئەیکەین فەضیلەتێکی زۆر گەورەی هەیە لایانی کەمەکەی ئێمە 25-27 خێرت بۆ نووسرا وەک وایە 27 جار ئەو نوێژەت جێبەجێ کردبێت ساڵێکی ئێمە 12 مانگ ئەگەر بە 12ش بۆمان بنووسرێ وەک وایە تەواوی ساڵەکە ئێمە شەو نوێژمان کردبێت بۆیە زۆر گرنگە گرنگیدان بە سنەتەکانی دوای نوێژ پێش نوێژ ئەو سنەتانەی کە خۆشەویست قەت تەرکی نەکردوون صلی الله عليه وسلم سنەتی ضحا شەو نوێژ سنەتی ویتر ئەمانە زۆر گەورن لە حیاتی ئینسانی موسڵمانە کە نابێت تەریکیان کە بێ لە خزمەتیان نابێ یەکێکن لەو شتانەی زۆر بە سەریعی بەرەو لای خواتە بن و لە پلەی مەحەبەتەوە بەرەو مەحبوبیەت ئەڕۆی ذکری خوا جەل جەلالوه سێهەم دانەیە بەردەوام ئەبێ ذکرکەین زمانت با ذکرکە دڵت با ذکرکە کردەوەکانە با ذکرکەن حاڵی تۆ هەمووی بریتی بێت لە بەشێک لە ذکر چەنێ تۆ باسی ئەو بکەی ئەوەندە باسی تۆ ئەکات تا ناوی تۆ ئەبێ بە یەکێک لەو ناوانەی کە لای مەلائیکەش ئاشنا ئەبێ ماسە سعید نورسی لە یەکێک لە دوعاکانیە دعای یونس عليه السلام ئەکە لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئەفەرمێ خوایە بەم دوعایە داوا ئەکەم لە تۆ کە ئەم دوعایە مەئنووسە بسراوە لەلای مەلأ الأعلى لەلای حەمەلەی عەرش لەلای مەلائیکەی کیبار لەلای تەواوی مەلائیکە بۆیە ئەو ئاەتە پیرۆزەی کە ئەفەرمێ وەکەذلك ننجي المؤمنين کە باسی یونس عليه السلام ئەکا کە ئیماندارانیش بەو شێوازە نەجات ئەدەین عولەما ئەفەرمون ئەگەر کەسێک لە حاڵێکی ئاسایی خۆیە ئەم دوعایی زۆر خوێندە بێ ئەم دوعایە مەئنووس بوو بێ لە سەوتی ئەم لە ئاسمان بیسراو بێ لە کاتی تنگانە کە خوێندی ئیلا خۆی گەورە دەروی خێری لێ ئەکات بۆیە ذکر بە دڵ ذکر بە زمان ذکر بە کردەوە باسکردنی خوای خۆت جەل جەلالوه بابەتێکی زۆر گەورەیە ئەگەر ذکری خوا زۆر لە دڵ تابوو زۆر لەسەر زمانت بوو دڵنیا بە تۆ یەکێکی لە هەڵبژاردەکان کە خوای گەورە هەڵی بژاردووی بۆ ئەوی خۆشی بووی چوارەمین دانە ئەفەرمێ ئەوەیە خۆشەویستیەکانی خوا ئەوەی کە خوا پێی خۆشە بیخەیتە پێش خۆشەویستیەکانی خۆت طبعا هەموو کاتێک ئینسان ئەمەی پێ ناکرێ بەڵام ئەغڵەبی کاتی حیاتت ئەبێ بەو شێوازە بێ ئینسان طبیعی لە نێوان دوو مەحەبەتایە جاری وا هەیە مەسەلەن دڵی هاوار ئەکا حەزەکە سەیری ئافرەتێکە بیرەکاتەوە خوا جەل جەلالوه پێی خۆشە کە سیر نەکە لە نێوان خۆشەویستەکەی خۆی و خۆشەویستەکەی خوایە کامیان هەڵ ئەبژێرێ بازار بانگی ئەکا و هاواری لێ ئەکا حەی عەلە السەڵاش بانگی ئەکا ئەمیان مەحابی خۆیە و ئیشان مەحابی خۆیەتی کامیان لە هەموو بابەتەکانی ترە سوڵتە حبی سوڵتە و ڕیاسەت بانگی ئەکا حبی عیلم بانگی ئەکا حبی مادە و ماڵ بانگی ئەکا لەم لاشەوە ڕەب العالەمین بانگی ئەکا کام مەحەبەت هەڵ ئەبژێرێ ئەگەر ئەغڵەبی حیاتی مەحەبەتی خۆی بەسەر مەحەبەتی خۆیان هەڵبژارد و لە گوناهەکان دوور کەوتەوە بەهۆی مەحابەوە دڵنیا بێ لەوەی کە یەکێکە لەوانەی رب العالمین پلەیەکی تایبەتی داوەتێ و هەڵی بژاردەوە بە خۆشەویستی پێنجەم ئەفەرمێ بێت دڵ وێڵ بێت عاشق بێ بگەڕێ بە دوای ناوەکانی خوا و صفاتەکانی خوایە جەل جەلالوه صفاتی خوا و ئەسما و صفاتی خوا جەل جەلالوه زۆر و زەوەندەن ئێمە لە ڕاستیە ئەبێ ئەم دڵەمان مطالعەی ناوەکانی خوا بکە لە کەونە لە گەردوونە سیرکە ئەم ناوە جوانانەی خوا چ کاریگەریەکیان هەیە بیان بینێ بە چاوەکانی خۆی و بیان ناسێ و دڵی لە ناو باخچە و بێستانی جوانی معریفەتی خوا و ئەسما و صفاتی خوایە ئاموشۆ بکە ئەفەرمێ هەر کەسێ ئەسما و صفات و ئەفعالی خوای مطالعە کرد و تێفکری و ناسی ئیلا مەحاڵە خوای خۆشەوێ و هەر کەسێکیش کە خوای خۆشویست وردە وردە دڵەکەی بەرزە بێتەوە ئەگاتە ئاستێک کە خوا ئەوی خۆش بێ شەشەم دانە ئەفەرمێ ئەبێ ئینسانی ئیماندار
سەیری ئیحسانی خوا بکە. بڕواکەن عەزیزانم، سەیری ئیحسانی خوا بابەتێکی زۆر گەورەیە. یعنی تۆ سەیری چ نیعمەتێکی خۆتەکە ئیلا ڕەب العالەمین ئەبینی. سەیری دەستت ئەکەی، سەیری چاوت ئەکەی، سەیری هەست و نەستت ئەکەی، سەیری تامکردنی زمانت ئەکەی، سەیری بێتامی زمانت ئەکەی. تەمایکە لە نیعمەتە زۆر گەورەکان وەکو ڕاغیبی ئەسفەهانی باسی ئەکا ئەوەیە زمان دەرکی بێتامی ئەکە. ئەگەر دەرکی بێتامی نەکردایە لەزەتی لە ئاو نەئەبینی. ئاوێکی بێتام حتا بێتامتر بێ ئەڵێن سازگارترە، جوانترە. ئەمانە هەمووی نیعمەتی خوا، نیعمەتەکان زۆر زۆرن. ئیحسانی خوا ئینسان بەسەر خۆیەوە ببینێ. ئیحسانی مادی، ئیحسانی معنەوی. هەر یەکێک لە ئێمە کۆمەڵێکی زۆر ئیحسانی خوا بەسەریەوەیەتی. چاوەکانی سەری نەیبینە، چاوەکانی دڵی هاوارەکە. هەمیشە ئەمانە بێنێتە پێش چاوی خۆی، نیعمەتە ظاهیر و باتینەکان سیرکە، حتا ئەمانە زیاتر مطالعەکە، ئەم زیاتر خۆی خۆشەوە و خواش زیاتر ئەم عەبدەی خۆشەوەکە پێ ئەزانێ بە نیعمەتەکانی خوا. ماسە سەعیدی نورسی لە باسی بسم الله الرحمن الرحیم ئەفەرمێ ئینسانی مسلمان کاتێک کە ئەڵێ بسم الله الرحمن الرحیم پرس بە ڕەب العالەمینەکە، ئەزانێ ئەم نیعمەتە هی ئەوە خوای بە ناوی تۆ دەست پێ ئەەکەم، کلیلەکەی داویتە تێ لەسەر زەویە، بە ناوی ئەو دەست پێ بکە و بە سوپاسی ئەو مشاهدەی نیعمەتی ئەوە، مشاهدەی ئیحسانی ئەوە. ئیحسانی خوا جەل جەلالوه ئینسان کە ئەی پێوێ ئێمە صاحبی هیچ نین. تەسەوور کە چیمان کردو بۆ ڕەب العالەمین ئەم چاوە جوانانەی پێ عەتا کردوین و چیمان بۆ کردو ئەم پشتە ڕێکەی پێ عەتا کردین، چیمان بۆ کردووە ئەم هەموو جەماڵ و کەماڵەمان ئەداتی. بۆیە زۆر گرنگە مشاهدەی ئیحسانی خوا جەل جەلالوه دائیمە لە دڵمانە بێ هەتا کەسبی مەحەبەتی خوا بکەین جەل جەلالوه. حوتەمین دانە ئەفەرمێت لە هەمویان زۆرتر و سەریعتر ئەدگەیەنێ بەخوا جەل جەلالوه، ئەویش بریتێ لە ئینکیسار القەلب بەینە یەدەی الله، دڵشکاندنی خۆت لە بەردەم خوایە جەل جەلالوه. ئەو دوعایانەی کە باسی بێتاقەتی تۆ ئەکا و هیچ توانا و دەسەڵاتت نییە هەمووی لە دەستی خوایە، دوعایانێکی زۆر گەورن. تۆ نانەکەت ئەخۆیت و ئەڵێی الحمد لله الذي أطعمني وسقاني من غير حول مني ولا قوة، هیچ توانا و ئازایەتی منیتیانی هەمووی لە تۆوەیە. ئەم دڵشکاندنەی خۆت لە بەردەم ڕەب العالەمینە هەمیشە خۆت بە کەم سیرکەی. طبعا ئینسان بابەتێ زۆر گرنگە داوا بکە خوای گیان لە پێش چاوی خۆم بچووکم کردەوە لە پێش چاوی خەڵک گەورەم کە. ئەمە دوعای ئیمامی غەزالیە، ئەفەرمێ اللهم صغرني في نفسي وعظمني بين أعين الناس. خوای گیان لەناو نفسی خۆمە بچووکم کەرەوە تا خۆم نەبینم لە پێش چاوی عەبدەکان جوان و شیرین و گەورەم کە. بۆیە ئینسان حتا زیاتر دڵی لە بەردەم خوایە انکسار کا زیاتر محبەتی بۆ ئەو دەربڕیەوە بە دڵ، ئەویش زیاتر لطف لەگەڵ یا ئەکات و لە محبینی خۆی حسابی ئەکە. هەشتەم خەڵوەت لەگەڵ خوایە، مانەوە لەگەڵ ڕەب العالەمینە. بڕواکەن هەندێ بابەت هەیە ئێستا ئێمە فێر بووین لەگەڵ یەکترە ئەتوانین دانیشین، لەگەڵ شاشەیەکە ئەتوانین دانیشین، بەس ناتوانین لەگەڵ خۆمانە دانیشین. تەسەوور کە خۆمان ئەمەندە گوناهمان کردو بێتاقەتە بین کە لەگەڵ خۆمانە دائەنیشین، کە بیر لە خۆتەکەیتەوە تۆ کێی چیت کردووە بۆ ڕەب العالەمین. بۆیە دانیشتن بە تەنها لە حوزوری خوایە جەل جەلالوه بابەتێکی زۆر گەورەیە. لە قورئانی پیرۆزە باسی بتەکان ئەکات ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون. ئەزانن مشرکین ئەچون ئەوە ئەوەستان لە بەردەم بتێکە چەندێک عکوفیان نەکرد. عکوف یعنی اللبث، یعنی مانەوە. ئێستا ئەزان لە جیهانە بتپەرست، مانگا پەرست، مشک پەرست بە دەڕۆژ ئاوە لە معبەدی مشکەکانە ئەوەستێ ئینتیزارەکە یەک قسەژ ناکە لە حوزور ڕۆحی لەگەڵ چییە گفتوگۆ ئەکا لەگەڵ مشکێک. تەسەوور باش ئەی توی مسلمان کوا ئیعتیکافت، کوا عکوفت لە بەردەم خوا، کوا خەڵوەتت لەگەڵ خوایە جەل جەلالوه. بۆ یەکێک لەو شتانەی کە دەلیلی ئەوەیە خوا تۆی خۆشەوێ، هەر کاتێکت دانا لە کاتەکانت چ لە شەوە چ لە ڕۆژە مناجاتی تایبەتی خۆتت هەبوو لەگەڵ خوای خۆتە، خەڵوەتی تایبەتت هەبوو، بە دڵ لە خزمەتی ئاوەستای ئەدەبت بە دڵ لە بەرامبەریان نوان. ئەمە بابەتێکی زۆر گەورەیە و خەڵوەتێکی پاک و صاف و هاد لێ ئەکا ڕەحمی خوا و میهرەبانی خوا و عەطفی خوا و سۆزی خوا و مەحەبەتی خوا بەسەر تا دابار. نۆهەمین دانە ئەفەرمێ ئەگەر هەرچیت کرد و ئەمانەت دەستگیر نەبوو، ئەتویست قورئان بخوێنی تاقەتت نەبوو،
ئەتویست نوێژی سنەتکەی پێت نەئەکرا، ئەتویست بەردەوام ذیکری خواکەی شەیطان لێ ئەپچڕانی نەتوانی، گوناهەکان وایان لێ ئەکردی، غەڵەباتی هەوا و شەهەوات و مەحەبەکانی خۆت ئەدا بەسەر مەحابی خوایە، بەدڵ نەتئەتوانی لە ئەسما و صفاتی خوا بڕوانی، ئیحسانی خوات نەئەبینی، دڵت لە بەردەم خوایە نەئەشکا، نەتئەتوانی خەڵوەتکەی. ئەفەرمێ خاڵی نۆهەم هەڵبژێرە، ئەویش ئەوەیە بڕۆ بگەڕێ لەکوێ مەجلیسێکت بینی، خەڵکێکت بینی کە صادق بوون لەگەڵ خوایە، محبی خوا بوون، تۆ لە بەردەمیانە بوەستە و لەگەڵ یانە مجالسەکە و دانیشە. ئەفەرمێ چۆن ئینسان میوەی بۆ دائەنرێ هەمیشە لەناو میوەکانە دەست ئەبات جوانترین میوە هەڵبژێرێ. طبعا لە هەرچی شتایە ئەبێ لە بەردەمی خۆتەوە بخۆی، لە میوە بۆت هەیە هەڵبژێری، چونکە طبعی ئینسان ئەوە، فطرەتی ئینسان وایە حەزی لە میوەیەکی جوان. ئەفەرمێت چۆن ئاوا بەدوای میوەیەکی جوانە ئەگەڕێ، ئاوا بەدوای صالحەکانە بگەڕێ، ئاوا بەدوای صادقینە بگەڕێ. وەکونوا مع الصادقین. زۆر گرنگە ئینسانی موسڵمان مەجلیسی خۆی، کۆڕی خۆی، پێڕی خۆی، جەماعەتی خۆی هەمیشە صادقەکان بن، باشەکان بن، چاکەکان بن. ئەمە هەموو دەروازەکانی ترێ بۆ ئەکاتەوە. زۆر دەروازەی داخراو هەیە لە بینی تۆ و خوایە جل جلاله، مەسەلەی دانیشتن لەگەڵ صادقین و صالحینە دەرگاکان بۆ ئەکاتەوە. ئەفەرمێ هەمیشە صالحین زمانێکیان هەیە لەگەڵ دڵێکە، زمانێکیان هەیە هەر کەسێ نزیکیان کەوێتەوە ئیلا دوعای خێریان بۆ کردووە، دڵێکیان هەیە هەر کەس لێیان نزیک بووە لە خۆیان بە باشتری ئەزان. ئەوانە صادقین و ئەوانە صالحین. بۆی ئینسانی مسلمان ئەبێ دائیمە بگەڕێ بە مەجالیسی ذیکرا، بە مەجالیسی صادقین و صالحینە. لە پیاوێکی پیر ئەبینی ئەهلی صلاحە، ئەهلی قورئانە، بڕۆ زیارەتی دابنیشە کەمێ لە خزمەتیە، وەلەو مەسئلەیەکی زۆر بەسیتیش بۆ تۆ باسکە، داوای ئامۆژگاری لێکە، تەڵەبی لێ بکە. پیاوێکی صالح ئەبینی، ماوەسایەکی ئاینی ئەبینی، کەسێکی دینداری خواناس لەم سەر تا سەری زەویە، ئەبێ ئێمە عەوداڵی چاکەکان بین. چۆن خراپەکان ئەنیشن بەیەکەوە، ئیمانداران وەکو هەنگ ئاوان بەدوای گوڵەکانە ئەگەڕن. لەکوێ گوڵێکیان بینی، جەماڵێکیان بینی، بڕواکەن ئێستا لەم شارەی ئێمە کۆمەڵە کۆڵەکەی زۆر جوان هەن، پیری ڕیشسپی جوان هەن، هەمووی ئەهلی مزگەوت، ئەهلی خواناسی. ئەزانی ئەوانە چ بەرەکەتێکی ئەم شارن، بڕواکەن ئەوانە نەمێنن زۆر شت لەدەست ئەدەین. بۆی ئینسانی مسلمان ئەبێ زۆر ملاحەزەی ئەو لایەنە بکات، دائیمە بەدوای صادقین و صالحینە بگەڕێ. دەیەمین دانە ئەفەرمێ تەفتیشی حاڵی خۆت کە، بزانە چییە ئەو شتەی تۆ دوورە خاتەوە لە خوا و ئەبێتە ڕێگل لە نێوان تۆ خوایە، دوور کەوەرەوە لێی. هەوڵ بدە ئەو شتانەی ڕێگرن، هەر شتێک هەن، کەمیان کەرەوە، تەقلیلیان کە، بن بڕیان کە، مەیان هێڵە. ئیتر لێەوە دەواازەیەکت بۆ ئەبێتەوە حتمما خوای گەورە تۆی خۆشەوێ. هەر یەکێک لەو سەبەبانەت بڕی ئیلا رب العالمین دەروی لێ کردویتەوە. ئەفەرمێ دەی ئەبەم دەخاڵە ئەو کەسانی محبن ئەگەنە مەنازلەی مەحەبەت و ئەچن بۆ خۆیان کە ئەنەما کەسێ سەردانی کەسێک ئەکا، ئاوا دڵیان بە حوزوری خوا جل جلاله شادە. ئەفەرمێ هەموو ئەمەش کۆ ئەکەمەوە لە دووشتە، بەخوا ئەبێ ڕۆح ئامادەیەکی تەواوی هەبێ بۆ ئەوەی ئەم هەنگاوانە بنێ، و ئەبێ چاوی دڵی کرا بێتەوە بۆ ئەم هەنگاوانە. عەزیزانم، ئێمە لە مانگی ڕەمەضانە، مانگی ڕەمەضان یعنی مانگی چوون بەرەو لای خوا جل جلاله. هەموو ئەمانە ئەتوانین لەم مانگا جێبەجێک، هەر یەکێک لە ئێمە. بۆیە زۆر ضرورین بەوەی کە ئەم ئەسبابانەمان گرت بێتە بەر، لەعەل کە مانگی ڕەمەضان تەواو ئەبێ جار ئەدرێ ناو مەلائیکە، فڵانی کوڕی فڵان ناومان ئەهێنرێ یەکەیەکە کە ئەمانە حەبیبەکانی ڕەحمانن. خوا جل جلاله بە تایبە ئەمانەی هەڵبژاردووە ئەم عەبدانە و خۆشی ئەوە. خوای گیان، ئێمە لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەیی خۆت، بە کەڕەمی خۆت. خوای لە محبەکانی خۆت قبوڵمان کە یا رب العالمین. خوای گیان، ئەم ئەسبابانەی باسمان کرد بۆمان سەهل کە لەسەر دڵمان، بمان گێڕە لە ئەهلی قورئان، بمان گێڕە لە ئەهلی ذیکر، ئەهلی فکر. یا ئیلاهی بمان کەرە هاوڵی صدیقین، یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان، ئەگەر چی ئێمە گوناهمان زۆرە و خەجاڵەتی بەردەم دیوانی توین، بەڵام تۆ خۆت تەوفیقت داین و ئێمەت خستەوە ناو مانگی ڕەمەضان. دەیا ئیلاهی ئەم مانگە بکەرە مانگی خیر بەسەر دڵەکانمانە، بیکە مانگی مەحەبەت و بەرزبوونەوەی ڕۆحمان، استعداد لە ناخمانە دروست کە بۆ بەرزبوونەوەمان یا رب العالمین. خوای گیان، لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە، بمان گێڕە لەو عەبدانەی
کە لەم مانگا چەندین جار ذکریان ئەکرێ لە لای تۆ یا رب العالمین. خوای گیان ئەگەر چی ئێمە ئیستحقاقی ئەوەمان نییە، بەڵام بە ڕەحمی تۆیە ئەنازین بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی. یا ئیلاهی لێمان ڕازی بە، یا ئیلاهی لێمان ڕازی بە، یا ئیلاهی لێمان ڕازی بە. یا ئیلاهی ئەم نوێژە کرچ و کاڵانەمان لێ قبوڵکە، ئەم ڕۆژوە کرچ و کاڵەمان لێ قبوڵکە، ئەم ذیکر و ئەورادە بێ ڕۆحەمان لێ قبوڵکە. یا ئیلاهی ئەم دەرسە بێ ڕۆحانەمان لێ قبوڵکە. یا ئیلاهی ئێمە هاتوێنتە خزمەتی کەلیماتی پیاوانێکی گەورە، لەعەلە دڵمان بە کەلیماتی ئەوان تێرە ئاو ئەبێ. یا ئیلاهی دڵمان تێرکە بە مەحەبەتی خۆت یا رب العالمین. بەخوا پەروەردگارە ئەگەر ئێمە هیچ شتێکمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە، دڵمان پڕە لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یا ئیلاهی بەو خۆشەویستی دڵمان هاوار لە تۆ ئەکەین، تو گەورەی خۆت سەلامی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ئیلاهی ناومان لە خزمەت پێغەمبەرا بێنە صلی الله عليه وسلم. بمان گێڕە لە خۆشەویستەکانی ئەو، بمان گێڕە لە ئاشناکانی ئەو، اشتیاقی دڵی ئێمە و مەحەبەتی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین. خۆیە بۆ خاتری گەورەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە، گوناهێ بە نەزانی کردومانە عەفومان کە، گوناهێ زانیمان و زیادە ڕەویمان کرد لە حقوقی تۆیە یا ئیلاهی عەفومان کە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە، تو گەورەی خۆت خۆیە لە گوناهی دایک و باوکمان ببوورە. ئەو دایک و باوکانەی کە ماون یا ئیلاهی تەوفیق و ڕەحمەت بەسەریانە ببارێن، ئەوانەی کە وەفاتیان کردووە ڕۆشتون و بەجێ ئەنهێشتوین، یا ئیلاهی ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەر گۆڕیانە ببارێن. یا ئیلاهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر مردووی هەیە کە کەس نازیان ناکێشێ و کەس دوعایەکیان بۆ ناکە، و ئێمەی گوناهبار لێرەوە دوعایان بۆ ئەکەین یا ڕەبی خوای گیان لە گوناهی هەمویان ببوورە، دەرگاکانی خەیر بەسەریانە بکەرەوە عەفویان کە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی خێزان و ماڵ و مناڵمان ببوورە. یا ئیلاهی هیدایەتی مناڵەکانمان بدە، هیدایەتی گەنجی ئەم ئومەتە بدە یا رب العالمین. خوای داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت هیدایەتی گەنجی ئەم وڵاتەی ئێمە بدە یا رب العالمین. ئیلاهی تۆ خۆت ئەزانی ئومەتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناڕەحەتترینی کاتەکانیان زۆر عەزیەت و ئازار ئەچێژین. یا ئیلاهی ئەزانین ئێمە ئیستحقاقی ئەومان نیە نەسرەتمان بدەی، بەڵام تو گەورەی خۆت تۆ بمان گێڕە لەو عەبدانەی کە تۆ خۆت هەڵیان ئەبژێری و نەسرەتمان پێ ببەخشە یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بە کەڕەمی خۆت. یا ئیلاهی ئەوەی پێویستمانە بۆ دنیامان بۆ ژینمان پێمان عەتاکە. یا ئیلاهی ئەوەی پێویستمانە بۆ ئاخرەتمان بۆ عاقبەتمان پێمان عەتاکە. یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد. تو گەورەی خۆت لەم دنیا دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، لەم دنیا دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ، لەم دنیا دەرمان مەکە یا ئیلاهی بە وشەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله نەبێ. یا ئیلاهی لەو کاتانەی کە گیانمان ئەکێشێ ڕەحمەت و بەزەی بەسەرمانە ببارێنە، لەو کاتەی بێناز لە گۆڕێکی تارا بەجێمان ئەهێڵن خوای ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، لەو کاتەی زیندوو ئەبینەوە و دەهشەت گرتوینی و نازانین چی بکەین، یا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئەم دوعایانەمان قبوڵکە. یا ئیلاهی ئەگەر چی زمانی ئێمە زمانی ئەم دوعایانە نەبێ، یا ئیلاهی بە کەڕەمی خۆت و بە فەضلی خۆت داوات لێ ئەکەین ئەم دوعایانەمان گیرا بکە. بەم مناڵە بێ گوناهانەی کە لەگەڵمانن، یا ئیلاهی بە زمانی ئەوان هاوارت لێ ئەکەین دوعاکانمان گیراکە. بەم ڕیسپیە نورانیە جوانانە یا ئیلاهی هاوارت لێ ئەکەین کە یا ئیلاهی خۆشەویستمان فەرموویەتی ئەگەر پیرێ دەسی بەرز کردەوە رب العالمین شەرمەکە لەوەی دەسی بگێڕێت. یا ئیلاهی بە دڵی ئەم پیرانە هاوارت لێ ئەکەین و دوعاکانمان گیراکە. یا ئیلاهی بە تەوبەی ئەم گەنجە جوانە خۆشەویستانەی خۆت هاوارت لێ ئەکەین و دوعاکانمان گیراکە یا رب العالمین. یا ربی خوای گیان ئەم تەراویحانەمان لێ قبوڵکە، ختمەکانمان لێ قبوڵکە، ڕۆژوەکانمان لێ قبوڵکە، ذیکر و ئەورادمان لێ قبوڵکە. یا ئیلاهی بۆ یەک چرکە ساد مەمان دەرەدەسی خۆمان تۆ خۆت سەرپەرشتیمان کە. یا ئیلاهی مەمان دەرەدەسی خۆمان خۆت سەرپەرشتیمان کە یا رب العالمین. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت قبوڵمان کە. یا ئیلاهی قبوڵمان کە، یا ئیلاهی قبوڵمان کە.
آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خواهی گەورە لە گوناهی منی شوێژ بوورێ و خوا لێمان قبول کە.